ڕێز و خۆشەویستی بۆیەوە هاوڕێیان چۆنن باشن بە هیوام باش بن بە هیوام باش بن هاوڕێیان تووشی خەبەرێک بووم بۆیە دەمەوێت لێرە بیکەمە کورتە لایڤەک لەسەتاندا هاوڕێ دێن هەتاندا هاوڕێ دێن خێر بێن سەرچاوی ئێمە هاوڕێیان خەبەری زۆرم لایە هەوڵ دەمەگەیوارە کاتم هەبوو لەسەر سەردانەکانی مەسعود بارزانی بۆ دەسوڕێتەوە ئێستاکە مەسعود تووشی چێ بێهیواییەک بووە دەست سەر مێشکتانەوەی دەڕوا عێراق نییە مەسعود بارزانیە بەهەرحاڵ و بە وەفدەی ئەوە هاتیە کورا هاکان فیدان یەکێک لە تەوەرەکانی هەوڵدانە بۆ گفتوگۆ لەگەر برادرانی قەندیل بەخێر بێن هاوڕێیان بەخێر بێن هاوڕێیان لەو ڕۆژانە دیتان ئەو کوڕە هونەرمەندی شابزانم ئەمە بەڕاستی نازانم بەس یعنی هەندەزار لە چات و ئەوەی دەنووسری هونەرمەند ئەگەنا هیچ گۆرانێکی نابینم یعنی گۆرە بەس بازم هەندە گۆرانیەکی دەوشتیە سەماڵی بارزانی هەیە فاخیر هەریری بەڕوا کە دیتم ئەو کەیسی لەگەر ئەو کچە هونەرمەندەکەیت کەی لە پێڕی خۆی شەڕەجیان دروست کرد لە ناو خەڵک کاکە کردیانە قەزیە قەومی بە دەردی کاکێ من مامان گوتنی کاکە ئەو هاکان فیدان هات ئەوی هەزاران کەسی شەهید کردی ئەوی یەکێکە مزریمەکانە بەو پەڕ ئیستیقبال دەکرێت بەڵام ئەو تو دژی قووەی فەریقی هەولێرەی کورە ملیۆن کەس دژی فەریقی هەولێرە قسەی کرد بەهەرحاڵ ئاوڕێیان زائیدەن هاتەسە تەلەڤیزیۆنی کەو کۆی لێ پارتی کە تاپوتەچی ئەلێرێ خۆی دارەی مەسعود بارزانی واتە پێیکرا کۆی لەو من نەشەم زانی ئەوەندا ئاستی نزمە بەڕاستی وتم باشە بە ینی هەر یەکێک دێ لە هەولێرە دەوێت خۆی بکاتە ڕقەم و ئەو مەخلوقەت چییە لە هەولێرە دەوێت خۆی بکاتە ڕقەم تەلەفۆنی بۆ بکەم کە ئەوانە هەموو معاناتیان ئەوێ هاوڕێیان تەلەفۆنم ڕۆ کرد گوتی ڕاوەزە دەستمە سەجا دەمە و نازام چوو دەستی بە فرت فێران کرد تومە سواویش تەزیری کردیا ینی بەڕاستی بە حکمی لە ئاخیری جوونم پێدەدا ئەمن حەزم نەدەکرد بڵاو بکەمەوە ئەمن حەزم نەدەکرد بڵاو بکەمەوە چکۆ بەڕاستی ئەم ڕێز لە خۆم دەگرم هاوڕێیان هەرچەندەم بەوانە سووک ناپم بە جددیمە چەندین زاریت کە ئەوە دەبینین بە هەزاران کۆمنت بە دایک بە خوشک بە ژن یعنی نزمترین ئاستم پێدەدرێ لەلایەن بە پلەیەک پارتیەکان ئەگەر ڕەخنەیەک لە ئیسلامی سیاسی بگرم ئیسلامیەکان ئەوە یەکێتیەکان ئیلا ئیلا ئاخیری هاوڕێیان بەهەرحاڵ با درێژەی نەدەمێ بێمە سەر ئەوە ئەو ساو لقاەتان ئەگە فاخری لۆ لێ دەدەم و دوای ئەو بە تایبەتش بڵاو دەکەینەوە هەوڵ دەدەین ئێوارێش ئەگە کرا سەردانەکانی مەسعود بارزانی و ئەو دیدارەی کورە هاکان فیدان باز لە بۆتان دەکەم کە لۆچێ هاتیتە ئەوەی کوردستانیشێک لە هۆکارەکان بابتینە سە فاخیر هەریری هونەرمەندە لۆ ئەوەندە ئیهمال کراینە و لۆ تڕۆ کراینە هاوڕێیان ئەو بەتەمایە بەخۆی بڵاو کاتەوە تەوان ئەم بڵاوم نەدەکردەوە بەس بەخۆی تۆماری کردیە کاک فاخیر چۆن دە دەقەیەکە ئەمە ئەخلاقیان باز ناکەم پێشترش چی گوتیە کاک فاخیر ئەم وەڵا باش ئەم با خۆمت پێ بناسێنم ئەخلاقیە نوە مناوم قادر نادرە لە وڵاتی سویددا دەنیشم دوێنە دیدارەشی قادر نادر وا پیشان دەدە کە نامناسی بەس جێی بدەنێ سپاس دەکەم دوێنە ڤیدیۆیەکی تۆم دیدە جە هەندێک پرسیار لە گەڵاڵە بوو ویستم لەگەڵت بکەم کاتت هەیە ئێستا وەنیە جانەکەم کاتێ پەرموو سپاس دەکەم هەولێریەکی خۆش قسە دەکەی کاک فاخیرە گیانەکەم و کاک و بەڵێ کاک فاخیر تۆ دێرێ ڤیدیۆیەک تەوانەوە لە بڵاوکردنەوەیە ئیتر بزانێ کاک فاخیر تۆ دێنێەوەت کرد برایەکەت گیرایە بەبێوی تهدیدکەی چ تۆمەتێکی ئاراستە کرایە لەسەر شێوەی گرتنەکەی قسەت کرد یعنی باشە دەبێت چه هۆکارێک بێت مەسەڵەن هێزی پۆلیسی شت گۆت زیاتر وانە کە بێ بەو شێ لەگەر هێز گرتنەوە لە نیە لە هیچ
صلاة شيء بهندي أقسم بالله بەڵام کاک فاخیر يعني ئەو پۆلیسا يعني پریڤات نییە ئەو نوێنەری حکوومەتی هەرێمە دێتە سەرتان وانیا يعني ئەوە ناتوانێت بڵێ ئەوە ئەو عەشیرەتی مەسەلەن سوورچیە هەرچیە نازانم چی ئەوە هێزی حکوومەتە کە ڕەفتارێک دەکات لەسەر هەموو حکوومەت دەوەستێ بەڵام پرسیاری من لێرەدا یعنی چ هۆکارێکە ئەو شێوە بەربەریەی ئەمەش زۆر نیگەرانین کە وا مامەڵە لەگەر هەر کەسێک بکرێ هەر تاوانێک بەرامبەریشیە بێ هەر تۆمەتێک نابێت وانیا بەهێزی گەورە و ئەوە بستنا سەرەوەی بەس نابێت بەمەش قسەمان کردی قادر ئەمەش قسەمان کردی لەو سەرێ و لەو خەڵکەکی ئەمە بخۆت دەزانێ ئەمە کێشەمان لەگەڵ کەسیە ئەمە کێشەمان لەگەڵ کەسەیە بزانێت لەو هاگرتنەوە لە ناکرێت جواتش گرتنەوە ناکرێت ئەمە ڕاستە ئەوەندە ماڵەینە و قسەشم کردی و دەنگ تا دەنگمان نەگا باشم بەڵێ بەس هۆکاری گرتنی براکە چ بوو یعنی کەتیان نەگوتی هیچ هۆکاری گرتن نییە هۆکاری گرتنیەوێ دەرە نادی ئەو هیچ بکەی سەردانی کەس بکەوی و نابی جێبکەوی و نابی ئەو شتانە ئەو هیچ هۆکار نییە ئەگەر هۆکارە چیە ئەمە بەپرسی بەس هیچ هۆکاری دیار نییە چۆن دەگرێت لە وڵاتە کە قانون هەبێ مەسەن بڵێ نابی قانون هەیە بەڵێ قانون هەیە کو قانون نییە قانون هەمووش خۆی دەکات بەس ئەمن کاک فاخیر لە سێرچمدا ناوی توم نووسی مەسەن یەک دوو جارێکە توش ژیرایی یعنی جارێک لە ناوخانی و قەت عەردوو و شتیوا لە بەڵێ 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 نانە لە ناوخانی و جارێک باز لە قەت عەردوو نازانم زەوی دەکەی و بەڵێ بەڵێ برادر شتیوا زمانیان لێدام و شاهێدیان لە زەدام برادری خراپ توش بووم بەڵێ 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 هیوادار تووشی برای غدەری خراپی کە نەبیەوە کاک فاخیر باشە کاک فاخیر ئەتوو زۆر لە ئتجاهەکانت یعنی ئەمن ئەتوو هونەرمەندیشی زۆر گلەیی و ڕەخنەکانی ئەوەندەی هونەرمەندە پارتیەکان وەلەو لاژەچێتیەکان و بە گشتی زۆربەی هونەرمەندەوەی معاناتیان بەس شەخسی خۆتانە یعنی کاتێک بە خۆتان ئەزیەت دەدرێن کاتێک بە خۆتان دوور دەکەونە بمبوورەوە ئیما ئیشیمە ئەوەیە ڕەخنە بگرین نەک چەپڵە لێدەن یان دەست خۆشیتان لێ بکەین بە جددی یعنی محاناتی خۆم نییە هیچ من دوم لا نەخۆشم بە کەسم نەبوو تا ئێستاوە من برا خۆم لە پشتما یا هاوکاریم دەکا بەخێوم دەکا برا گەورەمە و هەموو شتەکەم لۆ دەکا هیچ منەتم بە هیچ کەسەکی نییە نەنا ئەخرەزای تێ با جملەکەی تاوکەم تۆ ئەو کاتە ڕەخنە لەو سیستەمە دەگری لە پارتی دەگری و ڕەخنەکەشت پێت ناخۆش نەبی زۆر شەرمنانەیە داوا دەکەی بەرپرسێک بتبینی کە داوا دەکەم شەخصی بنەماڵەی یەکیان ببینم لە بۆی ئەوان غەدر ناکەن بەرپرسەک نا هەمیش بەرپرس عەزم لە هەرچی بەرپرسەکەم عەزم لێبی ئەوان دەبینم بنەماڵەش هەرچی عەزم لێبی تێیان بینم بەڵام عەز دەکەم بە خۆیان بڵێن وەرە فاخر کاک فاخر بام جملەکەم تەواوکەم یعنی کاتێک زوڵم دەگاتە سەر ئێوە سەر شەخصی بنەماڵەی تو خۆت دەنگ هەڵدەبڕن باشە بۆ کەسێک کە خۆی پێ هونەرمەندە کەسێک وەنیە هونەرمەندەکان توێژەکی پێشکەوتوتری ناو کۆمەلگان بۆ سەدان ڕووداوی تر لە حەریر ڕوویدا لە کوردستان ڕوودەدا ڕۆژنامە نووس دەگیرێ زوڵم لەو خەڵکەی دەدرێ خەڵک تیرۆر دەکرێ ئەوەی بەسە برای تو داهاتیە 32 ساڵە لە هەموو کوردستان دەکرێ لۆ ڕۆژێک فاخیر هەریری قسەچی نەکردیە ئەمە قسەم کردیە لە هەموو لە سەحەق کەسیشی چی لێ نادەکا چێ تیرۆرکرا چێ ئەوە ینی بە قسەی تو دەکەی دەبی دنیا خرابم بی ئەمە هیچمان نەدی دوایە تو خۆ بەڵگەت هەیە ئایاوە ئەو بنەماڵن یانە حکوومەتەی مێ چ بەڵگەت هەیە کاک فاخیر نەکە من لەو 32 ساڵەی بەس ئێمە ئەو ناوانەی کۆ ئەمە دەزانمە تو معارەزەی بکەی خۆت ڕەخنەی دەگری ئێوە بەس تەبیعیە سەلیمە وەنیە ینی حەقە مافە وایە بەزاتو معارەزەی لە دوو قسەچی دەگەڕێی کە لە دوو قسەچی دەگەڕێی لە دویان قسەچ دەگەڕێ ئەمە قسەچی بکەم ئەمە قسەی ناکەم سبدی پارتی قسەم نەکردی ئەم مەجموعە کەسەکن سەدیوان قسەم کردی دەبی پارتێتی نادیوان کە خاوێنی ئەم کاتەوە کاکۆ پارتی خلافەی کەسی نییە لەگە بێزیشتم من ئێستاش دەنگ نادەم ئەگە بری وەڵا پارتی لەبان دەگەیان دوای برین رادیۆی تەلەڤیزیۆن ئەو شتانەیان چیە ئێستاش دەنگ نادەم دنیا خراپە دیکاوە دەنگ نادا کۆمەکۆ ئینسانە ئەتوو بەر لەوەی پارتیش بی ئینسانە قابل ئەو ڕۆڕە وەنیە
پارتی یعنی زۆر تەبیعیە سبەی ڕەئید بگۆڕێ ببێت لایەنگری ئزبشکیان دابنیشی یان سەر بەخۆبی ئەوە لە ئینسانە ئەم قسەکەم لەگە کەسەکە بربراکەم عشیرەتگەریە فاخیر بەست خوا کاک فاخیر بە ئەم پرسیارەکان بکەم و تێکدری بگەین بینەر و گوێگرن نانا یعنی ئەزای نقطەکەمەتیە معاناتی زۆربەتان کاتێک بە خۆتان وەکو شەخسی توش شەیەک دەبن دەنگ هەڵدەبرن ڕەخنە بەست خوا نا ئەستا تو مەسەڵەن یعنی باشە بۆ لە دەیان ڕوودا و زوڵمی گەورەتر قەت قس ئەو ناعەدالەتی نییە لەو کوردستانی کاک فاخیر عدالتية يطلق جدا من عدالتية تقول مقصد بدي أجل مقصد الشخصية بنمالي بارزاني قو ناتاني بيكتقي تاوي حرهم كلشان بيكتاو لصدينا بيتو بيبلي نابي ويدك بيبلي نابي خبر بدن استعمل كرتون مكرا خبر جواباتي ما خبر مدايا عايب زانجو عم دنويا باشا كاك فاخر شم دنو متأكد شم دينا سخاتيش لكاس قبولنا كان أول باشا كاك فاخر 32 ساڵە سەدان خۆپیشاندانی گچکە و گەورە ڕوویدایە بە دەیان هەزار نامە نووسرایە بە سەدان تەلەڤیزیۆن هەیە تۆ پێت وایە ماڵی بارزانی و تاالەبانی بە هەردووچیان لێ بکەن گیان لێ نەبووبی ئەدی ئەوە مدام و دەستگایان لۆ چییە ئەی لۆ باوە یعنی تخوا دزی ئەوە پێویستەکان پێیان بڵێن دزی خراپە هەموو بووینە ملیۆنێر هەموو بەرپرسەکان بەڵێ باری تاالبانی مشارەزە هەنیمە وەلەو لای ئەوی خۆیان لەوە کەیف خۆیان بەس تو وڵاتێکی کوردی بەڵێ هاوڵاتی کوردم دەنگم ناخوا لە دەگەری بچمەوە لای برام ئەقەی ناکەم سەمە قسە دەکەین لەو خەڵک قسە دەکەین نەک لە بۆ بەس لە ئەنگلی پارتیا بەڵێ لەو خەڵک قسە دەکەم ئەتو یەک بەدیلم لەو بینە بەدیلی مالی بارزانی کورە بابا بێم لەگەر تو دەنگ بدەما ئەم پشتم دەگرم دێم لەگەر دەنگم بەس بەدیلی دەتەوە پۆنسیۆن ها باشتر کاک فاخیر دەزانین مەسەلاوە نییە باشتە دامانە هیچ بەدیل نەبی بەس ئەو بەدی ئەوەی ئێستا هەیە 33 ساڵە ئەو ئەزمونە خراپەیە کە گچکە و گەورە دێت سە تەلەڤیزیۆنی قسە دەکات ڕەخنە دەگری مەعاژ نییە ئاژ نییە کارەبا نییە کاک فاخیر 165 خەڵک نەچتە دەنگدا کاک فاخر توخوا باتێگرگەین یعنی نقطەکار ئەمە نیمە هەر خەڵک لەوە پۆزیسیۆنە ئەمە سەردەمانێک ئەوانەم دەپەرست تێم دەگەی گەنج بوویمە لە عومرێک بوومە ئەوانە پەرستیە لۆم لێ دەکە گەنجێک لۆوەی لێ دەکا ئێستاکە نەفرەت لێ بکە کاکە ئەمن ناتوانم قبول بکەم حکومەکی خێڵەکی بنەماڵەیی هەبی ئەمە ناتوانم قبول بکەم گەنج لە ناو بازاڕی هەولێرێ بڕفێندرێ وەکو سەردەش عوسمان و ویداد ئەوەی بابە بەدیلەوە نییە ئەگە دامانە هیچ نەبی یعنی وەکو کاک فاخیر ئەمە حەقم نییە لەسەر بەدیلە تۆ وەکو ئینسانێک نابی لە بەرەی ستەم بی وایە نا دامانە هیچ نییە ئەتو کۆ دەکرێ ینی هونەرمەندی بڵێ مادام بەدیل نییە ئەمن هەتا دەمرم هەر ئەو حیزبم مامۆستایەکم هەبوو باشتر نییە مانایەوە نییە لە بەرەی ستەمبی مەسەڵەن وەکو دوو ئاغا هەبی سێ ئاغا هەبی برێ بەڵێ لە هیچ مقابلەتی لای بەرەستەمی تەنها حەز دەکەی جون بۆ بنەماڵانە بدرێت جوێنی کو یعنی کاک فاخرەت هونەرمەندی بەڵێ سؤال خۆم تەواو کاک مەسعودە کارنێتیدا ئەوە لەستا قسەی قۆڕ دەکە بالۆی بڵاوکەینەوە بەس منداڵە شیماری بارزانی هەمووان دیارە ئەتەزانی مۆزوع چیە قەت لە دووش کستوانەمە بە ئەوانە باشترین کەسن ئەمن ئەتوو دەکەمە یەک تاکە پۆندە لە پێی هەموو لە ماڵی بارزانی ئەتوو بۆ خۆت نەک ئەمە تێکەڵ بکەی دەشێرم شەڕەفت دەشێرم قەپاتکە بێ ئەقڵا هادناوێت قۆندرەکە ئەوە بڵاو دەبتەوە کە ئەو داوەشەی ئەوە ئەرتەکێتی ئەخلاقی ئەو بەڵتەچی ئەوە هونەرمەندەکەی پارتیە بزانە لە گفتوگۆ هیچ پێ نەما جێنیدا طبعا جێنیدا لە کاتێکدا ئەمە هیچ بێ ڕێزیمان پێی نەکردیە ئەوە هونەرمەندەکەیتی جوێن دەدا
تەنیا ئەو کاتەش بە جواب دێ کە دەبینیتن دانەت تەنجی پێڵچێندرا لە پرسیاری زۆر سادە و ئاسا ویسمان ئەوە هونەرمەندیان ئەدیبیان نووسەریان شاعیریان ئەوەنە من دەمزانی بەزویستم لە ڕێی فاخیرەوە بڵێم کاکە ئەوە ئەدیب و هونەرمەندەکانی پارتیە کێشەکانیان شخصیە و ئاوا ببینن جوێندەرن کەم بڕوان پێ بکەن بەم تڕەدیدیە و لە قاملەگە کچک و ئاستی فاخیر دەناسن بە سەرویستم تێی بگێنم ئەوە هەموو ئەوانی کە چەند زەلیلن و تەسەورم ناکرد بەو دەرەجە ئاست نزم بی کاتەچ خۆش بۆ هەندێکی کرد بەوەی ماڵی بارزانی ئاوڕەشی لێ بدەنەوە تەمشە ئەو هەیکەلە زلە چمن پانەکەم هاوڕێیان بەخێر بێن ئێستا باستان دەکەم برایگەی دەستجیرایە برایگەی دەستجیرایە تاوانم حەزم ناکرد ئەو قسانە بکەم بەس تەبعەکەم هەیەوی کە ئەزیەتم بدا بە نەوعی کە یعنی سوچی دەکەم بەڕاستی هەر بە شێوەیەکی ئەوەتی تاان ئەو هەرایی دووەندێ بۆ چۆ ڕکلامی کردیان بڵاوم نەدەکردەوە لە بەرەوەی ئاستەکە نزم بوو ئەوە هونەرمەندەکەی پارتیە ئەوەی تاتۆی ئەلێری مەسعودیە جوێن دەدا ئێستا پێتان دەڵێم کوو براکەیان سوک و ڕسوا کردیە برازاکەی وا لە ژۆرێ لەسەر چش هەر بەخۆشی هاوڕێیان 2000 ئەوە ژیرایە تو ویژدانتان مەسرور بارزانی ئەتوو کە گوتیتت بەخۆم کەی زیندانیان بەردەدەم شێروان و گۆهدار دەگری بەڵام ئەوە چەند کیلۆ حەشیشی لێ گیرا 7 مانگت کرد جارەکەت کەشێک 2 ساڵت کرد چەند کیلۆی لێ گیرە ئەوە نەک حەشیش خۆرە بڕوان پێ بکەن لە تووڕەینە بڕۆ بپرسن لە زیندان لە مەلەفی بزانن تا یەکێک لە تاجیرە گەورەکانی حەشیشنیانە کە سەری هەزاران گەنجیان لە قوڕێنایە ئەوە یەکێک لەوانە ئەو فاخیر و براکەی من بەرپرسم لەوە دێم دەگەی بەرپرسم لەوە فاخیر و عەلی برای یەکێک لەوانە تجارەت دەکەن ئەو کوڕە 2000 گیرە 7 مانگ گیرە چەند کیلۆیەکی لێ گیرە شێروانێکی نەکبەت و گۆهدارە یەک تاپڕ یەک وای ئیمزای کردیە چی لێ دەکرێت هاوڕێیان بینە سەر عەلی خۆشناو برای ئەو کوڕی کە دیتان ئەوە هەرایەکەی بەس ڕەوەندێ ماڵی بارزانی ئاوڕی لێ بدەنەوە برێ جوونم بە قادر نادریدا لە سنگۆ و ئەمن وا و ئەمن ئەخلاقیان قسە ناکەم پێشترێت چمان گوت چەندەگەی ئەندەشت پرەنسیبە من لۆ خۆم دەژیم لۆ خۆم مەسەلەن کە یەکە قسەکم ڕەکندەکە کە یەک دەنگێکم لۆ بەزیێلی دنیا خراپی ئەمن تەسلیمی خەڵکیکە ناکەم یان بڵاو ناکەمەوە هەندێشت موراڵە موراڵ ئەخلاقە کە دژی ئازادیش ئەوەما دژی ئرهابم بەرامبەر هەر هەموو کەسەکی دژی ئرهابم هەر بیر و باوەڕێک بێت چاوی خۆشم بی برادەری خۆشم بی بەڵام ئەخلاقیشم هەیە کە قەت دەنگێک پێیان گوتمەوە پریڤاتە بڵاو ناکەمەوە هاوڕێیان عەلی خۆشناو برای فاخیریانی لۆ گیرا لەو ماوەی نازانم کەستان نازانن و ئەوە دەڵێ وا دەرکەتێ کورە بابە ملیۆن کەسەیە لەو هەولێرە خێر دەکا دیوەخانی گەرمە ئەوەیە پارتی نایگری بەچ دیوە بەس لۆوەی گرتیە تەوعان کێشەی وانە لەگەر کوڕی ئەو عەلیەی ناوی مەهدیە ڕاوەستە وێنەکەتان لۆ بڵاوکەمەوە لەگە فەیسبووکی مەهدی عەلی خۆشناو تەمەشایکەن ئەوە مەهدی خۆشناو ئەو کوڕای لەگەر کچەکی مۆدێلی دیاری سلێمانی ئەمە ناوەکەی نادەم بە خۆتان تێدەگەن علاقەی هەیە ماوەیەکی زۆرە بردیتە ئیمارات تەوعەن ئەوانە دەچنە ئیمارات هاوڕێیان ئێستا ئەو مۆدیل کچە مۆدیل و کوڕە مەسئولەکان دەچن لە ئیمارات سکس دەکەن بۆ زانیاریت لەوێ ڕادەبوێرن و دوای ئەوە تەسلیمی زۆربەی کوڕە مەسئولەکان ئەزە گەوادیش دەکەن دەیان دەنە شێخەکانی عەرەبان بۆ زانیاریت دەیان فرۆشن ڕکلامیان پێ دەکەن بەخۆشیان لێیان دەڕایبن لەگە کچەکی مۆدیری سلێمانی سکس دەکا و پێکەوە وەکو ژنومێر دەبن ئەوەی سامبۆی پێدەگۆترێ گێڵ فرێند و بۆی فرێندی یەکتر دەبن دوای ئەوە دێتەوە گویا نازانم زجی هەیە بەڕاستی نازانم ئەو کێشەیە ئەو ژنە دەرێ دەبی بمهینی ئەگەر نا ئەمە شکایەتت لێ دەکەم ئەو داهینی ئیتر دەبتە مشکیلە ئەمن بەرپرسم لەو جوملانە دەبتە مشکیلە فاخر عەلیری جوێن دەدەی دەکەونە محکەمە وەڵا حاکم
إماد أكري وابزان برونا سما من أول برسم لوشتانا إماد أكري بأكري دقري يك مانك زياتنا كوري علي خوشناوي دقري لسهنده و أو كتا موديلا تجسسي لماليان دادنه وده هاتسو عائليان كرديا علي خوشناوي براي أويا أو براكيتي أو براكيتي أو شيري هي يكي شيركي لبو دشوات نو آقاي لدبي سيخوري أو كتا موديلية دا ترسمنا وكي بدم أخلاقيا رمنا دا تكو بعد سكسيا تنسيخي لقاو كتا موديلة دبي تجسس لسوانا دكا وتكدايا ناسي تدكن باريس بي دكن أو تزارتي مخدرات دكن لابتوب كي ليدا دزن لابتوب إلا ويدا دزن تعرف آخرين شي تيدرك برام بخيوناك كاكا أدمينا لبو بيزو اشتكاني دي ركلام لبو براكي لازم فيسبوك شي أساجيتم والله ركلام جيرو خوي كردية دري خلشي هوليري تنا من نوم زاني أو تسليم نابمو إهانة بكريمو دعوة اللي بردنا كم كري والله برانا كمالي بارزاني تقيس اليوم بيلبوت بس دي سياسات معلن دنگنا دينو بار الركلام نو خوي دك قوام رمزي مقاومة أم يشكل أنا كل قام كلمة بابا أو خدي خوي كاتب طلبة بطالي كن بيبلين كوت تسف شكرك هذا بينن استشي أو هنرمندا كي بارتي ويان أو عاستي ويا أو هيك كلا جورو زين ده زين يعني بالرابكة يعني زين عاست لازم يخلشي سرسريع أو حشيش خور وتازيلي أو بارحال كبرا أو كيدا بي أو زارا بقرتي ددن علي بقر ددن بردا كبيت تجسسي لسدك الرأي أو كسي كشيري شيري جوركا نيرا مي نحن تجسس لك أو شنيدك أو شنش تسليم بباراستن دكات تلبي بين أنا باريس بيدكنا واوريان أو براي علي أو براي فاخير باريس بيدكات لقد دولة من دو بزنس أوانا نيك أوي دولاري برز كرديا أوانا أوي جاني خلق توشي جراني وسنج يشكل أنا أو براي فاخر هيرانية لقد مثلا بدي ليري ترشي با درهمي نازم چين داري أوانا أو إشانة داك لقد دزقا هوال قريا كان لقد هموشوينك قريان بخلق كرديا أوانش دستي دوم باندي مافيان بارتي دايقري لسر هندية دايقري لنا أوكي دردكوي 20 روجيان قلتي يا كركشتا صبر نبو ناي مهدية حاكم توقيفي كديا الله نبم يعني أوي بمن قطرة دادور إماد عكرية بريان نادن أو كسا دعوي سي دفتري كديا الله نبم دعوي سي دفتري قربوي كديا نعم ما دتش قانوني دا قلتوا وبريان نداياتا بكفالتي 2 مليون يكبر برسي بالا بوزاني عريتان يكبر برسي بالا بويتا كفيلي برواب كان بيزروش جيرابو باراستن او هاتروي كردبو او هائلي او بو لبر يشك لواني مالي بارزاني بس نابلة بشتوان او نوع تزارتا بكري ومرش خويانا اتو بتسي تزارتا بكري والله انا ناو خلشي ديار بكرة بابا بيجرام لي هزاران كس لو هوليري دولة من دا خير دا كانو تقصي لغن عكا بيشرم بلي برام جيرايا از ام بيتان دلم برواب كان بلند مسؤول قيدو براز او خزم يعني مهازيان ندابي لم برسم لو زملانا قلين تو ماري دنجيو لابتوب وانا انزول لك او كرديا ما دي هوش برو الى اخيري هاوريان مالي بارزاني اتر برازاكين اي مهدية تاسل شوري وبراكشين او بيزروجك جيراو باريشي زوري وجيراو بكفالتيش وكل كبار الشان كدي اوكو بشكل او بربساني اسايشي او ويستهاوريان بوزان بارتي زور بي اواني مادي هوش بر بكار دين يعني دفروشن دانجري هم زختي اوروبا زور للسرع همش داوي او تجارة لدواي نفت اصاب دزبوش داكريت يعني بخويانو بياوكاني عم كنابي كسيد كبكات بوزان ياريتان من برسم لو زانياري انا هاوريان مالي بارزاني ازاني مالي بارزاني طالباني جلوي ازاني چه عنده برادرك نمونه چی زور جواری تازه هیناوه وتي وكو ترازو هي كبين كيلو دادني او كده فريت عاسماني سونده سوكا او نوعاني يوك فاخر هيراني عنده يعني
ئەو نەوعانیانە سەردەمی حەمکۆیە حەمید مختارە تێم دەگەی مێت خۆشناوە ئەزبەنی شتی هێمن هەورامیە جەلال پەرێشانە کورە ئەو ژنە مۆدێلانە سەردەمی چەی سووکە بەرپرس لە هەردوو لا کەفیان بەو مەخلوقانە دێت وەکو ئەو تای تەرازووە خەڵکی گران خۆڵناو پارتیش سەدان کەسەیە بڕوا بکە ڕقیان لەو مەخلوقانە دەبتەوە خەڵکی پارتیە کە بە عیزت نەفسە بە کەرامەتە ڕێز لە خۆی دەگریتن قبوڵی ئەو هەموو سیستەمەی نییە قەزدم بەس ئەوانە دەردەکەون ببینە ئاخر ئەوانە کتە فیگەر لە ناو سوسیال میدیا فاخر هەرێری ئەوە سەقافەت و ئەو هونەر و ئەو ئەخلاقێتی تێی تەقانە تەرجونی پێدام هیچی بێنما بەس ما بجوێن بەدای خوشکم بدە کە پارتی ئەوانەی کەیف پێدێت کەیف پێدێتن هاوڕێیان ئەوە ژیانیانە ئەوە وەزعیانە و پارتی لەسەر هەندێک ئەوەی گرتیە هیچ ڕەبتی بەڵدا تووڕە بوویمە 300 کەس وەڵی بڕواناگەم پارتی وا بەبەسیتی ئێمانیشتان کە یعنی هەموو ئەمنێتیان ئەوەیە بەس براکەیان کەیسەکەی لە سەقەفات بکرێ هیچ کردنی هاوڕێیان کۆتایی قسەشم لە بۆ یەک شتیە مەسئولێکی پارتی لەو ڕۆژانە خەڵک شتە کرد مەکتەب سیاسیە گەورەیە نازانم بەر حاڵگوتیان زۆر ئەوە چوبەکنی بەخۆی چایی دۆ تێکرد بوو لەو کەسەکە تا ئەم دەواودە ئۆهانیان شت دەژێڕدرێتەوە و خەڵکی ئەو لێر و ئەولا ئەوگوت بکو چاچینە کورۆتی بابە پارتی ئەک سقەمان نەما دوو پارتی ئێستا کۆیلەی ناوێ گەوادی دەوێ گەوادی دەوێ دەبی گەوادی لۆ بکەین کۆیلە ئەوەندە زۆر بووە ئەو نابینەوە کوڕە دەرێ کلێنسی مەسعودی یەک دەرێ نازان پیارەی چای و پارەیان پێدەدەن و ئیلە ئاخیری وتی گەوادیان دەوێ گەواد ئێستا جە فعلەن نەک گەواد بەشتیان من ئەڵێم بەشتیان نەگەر ئەو پەڕێزم بڕوا بکەشنی خۆیان و مەسئولەکان بردیە هەندێک لەوانە لەسەر ئەو تەلەڤیزیۆن ئەم دەزانم بەڕێی ژنەوە گەورە بوونە ئەوەندە بێئەخلاق وەرە ئەوانە وڵاتیان بەبەرەوەزی ئەجە گوتی گەوادیان دەوێت کاکە ئێستا کۆیلایەتیش قبوڵمانە دەیکەین بەس گەوادیشیان لێمان دەوێت هاوڕێیان ئەویستم ئەو شتەتان پێ بڵاو بکەمەوە ئەو کوڕا و هەریریە لەو هەندێک بوو ماڵی بارزانی ئاوڕی لێ بن دوو جوورم بە قادر نادریدا واوە فشەیە ڕاخنەی ئەوەوە ئەنە هەموو شتی شخصیە و ئەوە ئاستی و هونەرمەندە کەیتی کە دوو سێجار لەسەر حەشیژیرە و بڕۆ بپرسن مەلەفەکەی کەسی بە پێ 6 مانجی پارتی بەریدا هاوڕێیان زۆر سوپاسان دەکەم وەڵا بەعر مادام ئەلێرە ئەوەی بکەم خەڵکەکی باشی لێ و باسی مەسعود بارزانیش بکەم لەگەر ئەوەی تر هاوڕێیان مەسعود لۆ ماوەی داهاتە ناو سوسیال میدیا ناو خەڵک دەسوڕێتەوە تا ئەم مەسعود دڵنیا بن لەو ئەوەی بڕۆ بپرسن لەو ماوەنە دانیشتنەش لەگە پەرلەمانتارەکانی عێراق دیگوتی لە مەودوا سقم بە پاراستنیش نییە سقم بە مەسروریش نییە ئەو زانیاریان بە ئێمە درایە بەخۆم دێمە ناو خەڵک ئەزانی وەزعیان ئەوەندە خراپە ئەوەندە تووڕەیی هەیە وەدوی پاراستنیش بوویتە کوتلە و کتلەکاری راپۆرتی دەقیقم نادەنێ هاوڕیان بۆ زانیاری تەنها پاراستن راپۆرتی زۆر دەقیق دەڕوە زۆر بە ینی ئینزیباتی هەیە یعنی نابی غەڵەت بکەن لە بۆ ئەمنێتی خۆیان لە بۆ ئەوەی خۆیان بۆیە بەخۆم دێمە ناو خەڵک ئێستا گوایە دێتە ناو خەڵک جێ لێ ڕادەگری بەس مەوزوع ئەوە نییە خۆ مەسعود ئەما دەزانین دێتە ناو فەیسبوک کۆن دەچۆ ناو کوردستان پۆست ئەخبار دەخینتەوە دەیان کادیری هەیە بەس ئێستا بەخۆی بەگەرمی هاتۆ پشت سوسیال میدیا بەخۆی چاودێری دەکا بۆ زانیاریتان سەرپەرشتی میدیای پارتی دەکاتەوە ئەوم بەرپرسم لەو شتانە ینی چاودێریی ئەوە دەکاتەوە گویا دێتە ناو خەڵک قسە لەگە خەڵک دەکا و ئەو بەرنامەی هیچی بێ لەگەر هەموو لە خەکان قسە بکە بۆ زانیاریتان لەگەر هەموو لە خەکان دەبی و قسەیان لەگەڵ دەکات گوایە سقەی بە دەستگای پاراستنی مەسرور بارزانی شوێسی بکوڕشی نەمایە و فێڵی لێ دەکەن و بەخۆی بەگەرمیدەوە دەشزانی پارتی وەزعی ئەوەندە خراپە لە ناو خەڵک ئەوەندە بەخۆی هاتە مەیدان و ئیتر دەست بە قسان دەکا خەبەرم دەنێ کورە بابە 33 ساڵە دنیا نەما پێت نەگۆترێ و خاڵش کەش بڵێم بە کۆتایی مادام ئەو ئەموو برادرە خۆشەویستەیە بارم تەیەک ئەوە هاوڕێیان هاکافیدان دوێنێ هاتیە ئەمە نازانم یەکێک لە تەوەرەکانی کە باس کرابوو ئەکان داوای کردبوو کە هەوڵ بدرێتن گفتوگۆ لەگەڵ برادرانەی قەندیل بکرێت داوای لێ پارتی یەکگرتو کرد یاوە کە منەوە دەڵێم دوای ئەو خەبەرێ من بڕۆ سیر بکەن نەک ئەوەیە ینی هەم گوتەبێژی یەکگرتو هەم ڕازم سەرروکی ئەنجومەنیانە چییە کاک سڵاحەدین ئێدارش قسەم لەگە کرد هەروە کردمانەوەی ئەتا گوتەبێژەکانی خنا کرد ئەویش
تلمیح یاندا که ترکیه لەگەر هاکان فیدان باس لە مەسەلەی ئاشتیان کردیە هاوڕێیان بە زمانەوە نییە تورکیا قبوڵێتی هاکان فیدان قبوڵێتی کە سڵح بکرێ و نیەتی باشە زۆربەی زار بەعس گفتوگۆی کردیەوە هەندێک حقوقیدا لە عەفتاوە بەرەی نیشتیمانی دروست کرد لەگە حزبی شووی بە دوای ئەوە هەر هەمووانی ڕسوا کرد بەعس لەگە ئەردۆغان لە 20 ساڵی ڕابردوو کۆن بەعس دوایش ئەردۆغان بەردەوام لە گفتوگۆدا بوونە لەگەر ئۆجەلان بەنمونە بەعس لەگە هێزە کوردیەکان بەس هەموو کات بە ئامانجی ئەوە بۆ گفتوگۆکان لە ناوبردن بی بۆیە کەس ئەوە نەکە وەڵام نیەت باشە هاکان فیدان خائینەکە بەسا بۆ زانیاریتان ئامۆزاکەی لە چیایە گەریلایە بەس بەخۆش ئەو خائین و خۆفرۆشەیە ئەو دژە کوردەیە یەکێک لە تەوەرەکانەوە بوو من ڕێی مەسعود دەزانم بەس بەڕاستی باز ناکەم بەس خراپ نەبوو هەر ئەوەندە دەڵێم ڕێی خراپ نەدایە بەس یەکگرتوش خراپ نین ئەو نقطانە یعنی لە گفتوگۆدان هەوڵ دەدەن بە هیواشی ناوڕێن هەمومان دەبی یعنی بۆ خۆم تەمەنای ئەوە دەکەم کوشتن نەمینە کوشتن ماڵوێ شەڕ و ماڵوێرانیە بەڵام بەرزەلیلیش نێنەوە تەسلیم بنەوە هاوڕێیان زۆر سوپاسان دەکەم ئەو دووسێ خەبەرە بوو سوپاس بۆ هەمووتان کە لێرەنا براکەم ئەوە سەقافەت و عەقلی خەڵک و هونەرمەند و ئەدیب و نووسەر بەخوا پەرلەمانتاری پارتی هەزار جوونی پێدایمە زۆری کە هەناوە هات جوونم پێ دەدەن بڵاو ناکەمەوە کاکە ئەمە دەین بەو زمانە مەدەنی جوانە قسە دەکەین ئەوە ئاستیان ئەوە ئاستی بەشێک لە کەوادیرەکانی پارتیە لە هونەرمەندی لەوانەی شاعیرە کورە ومێت خۆش ناو محافظ متصرف دیتان چەند جار بەخوای لە بەوەم نییە لەگە کوڕی سەرۆکی داواگاری گشتی ڕۆژێک باو چیرۆکەی ومێتتان پێ بڵێم لەگە کوڕی سەرۆکی داواگاری گشتی بە شەڕ هات ئەو کوڕی کاکاوە فەتحی ئیتر ئەوە لە بۆم لی نارگۆتی ببینە ئومێت جوێن بەداکەم دەدا وەڵامیش پێم ئومێت عیبە یعنی ئەمن هەموو ڕۆژە پارتیەکان ئەوەندە جوونم پێ دەدەن قسە ناکەم کورە لۆی ناتم کەتی بزەیرکە ئەو کوڕا جوێنی لە نەبیلە و ئەمایل و ئەوانە هات بۆ خوارێ هەتەدا چی ئومێدی ئێگۆتی بابەمیش بەشەرم بەشەر یعنی بەحەق یعنی زۆر جوێنی پێدا بوو ئیتر بەس گوتم کاچی من ئەمان خاوڵاتیەکەم چالاکوانەکەم هەزار جوونم پێدرێ خۆم تووڕە ناکەم ئەی هاوار تو کووا دەکەی کو دەی جوێن بەداچ دەدەیەوە کاتەچی خۆش سپاس بۆ جێ لێ ڕاگرتنتان دوای ڤیدیۆیەی بەڕەنگە کەش بڵاو دەکەینەوە بە زۆر سەدبارەی دەکەمەوە ئەو کوڕا و هەریرە لەوەندەی بوو ڕکلامی کردیە ئەگەنام بڵاوم نەدەکردەوە بچکە ئاستەکە نزمە کە بیکە تاوەکو بە ماڵی بارزانی برێ ها ئەوم کرد لە بۆ قادر نادری قسەم کرد وتم با لێ شتێک دەمەوە خەڵکیش بزانێ ئەو کوڕا فشەکەرە دەیەوێ خۆی وەکو ناڕازی و تاڵ نادەین دەنجیوانت هەموو هەرایەکەی ئەوێ برایەکەی کە تاجرە کوم یەکێک لە باندە مافیاکانی گەلی کوردە ئێستاوە ژیرای هەر جیرا بوو بە کەفالەت بەردرا و لە هەندێک دەوێت دەستەکەی لەسەر قەپات بکرێ هیچ نە مافی خەڵکە و ناحقوقە و ئەوە عەشایران دەرێ هەتا دەمرم هەر کۆی لەمەوە کاتێکی خۆش زۆر سوپاس بۆ ژە لە ڕاگە